ئەو جارەی لەسەر بابەتە چینوەیە، ئەویش بابەتی دەوڵەتە بەهێزەکان و شەڕکردنیان. لەو ڤیددیۆیەی تەنیا باسی خەرجکردنی سەربازی و کڕین و دروستکردنی چەک دەکەم کە دەوڵەتە بەهێزەکان چەند ساڵانە چەند پارە تەرخان دەکەن بە دۆلاری ئەمریکی بۆ پڕچەککردنی لەشکرەکەیان و سەربازەکانیان. ئایا لەبەر چ دەوڵەتان چەک دەکڕن و خۆیان بەهێز دەکەن؟ بێگومان لەبەر ئەوەیە کە دەیانەوێ زیاتر و زیاتر خاچیان هەبی، زیاتر و زیاتر سامانی سروشتیان هەبی، و کە خاک و سامانی سروشتی هەبوو، ئاماری ئەو ڤیددیۆیە لە ساڵەکانی 1970 هەتا 2020، واتە 150 ساڵ پێش ئێستا و هەتا ئێستا. ئەگەر تەمەشای ئێرەکەین دەبینین لە ساڵی 1970 بەهێزترین وڵات فەڕەنسا بووە کە 330 ملیۆن دۆلاری تەرخان کردیە لۆ چەک و سەرباز، لۆ دروستکردنی لەشکر. پاشی ئەو لێرە وڵاتی ئەڵمانیا دێ کە ئەو کاتی کۆنفیدرالی بووە، کۆنفیدرالی ئەڵمانی. ئەوجا ئیمپراتۆریەتی ڕووسی کە 111 ملیۆن دۆلاری تەرخان کردیە، پاشان بەریتانیا، پاش بەریتانیا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەوجا هەنگاریا و نەمسا کە ئەو کاتی یەک وڵات بووە، پاشان ئیتالیا کە ئەو کاتی پادشا هەبووە، ئەوجا ئیسپانیا، پاشان دەوڵەتی عوسمانی، ئەوجا بەرازیل. ئەوە دەوڵەتی بەهێزترین دەوڵەت لە جیهان 150 ساڵ پێش ئێستا لەبارەی دروستکردنی لەشکر و سوپا و کڕینی چەک و تەقەمەنی. 2 ساڵ پاشی 1970 ئەو کات پاش 2 ساڵ دەبینین کە ئیمپراتۆریەتی ڕووسی زیاتر لە فەڕەنسا و دەوڵەتانی دی پارەی تەرخان کردیە 138 ملیۆن دۆلار. ئەوجا فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ئیمپراتۆریەتی ئەڵمانیا و هەمان دەوڵەتن لێرە. 2 ساڵ پاشی ئەو دیسان دەبینین هەتا ئێستا ڕووسیا هەر گەورەترین بەهێزترین دەوڵەتە لە کڕین و لە تەرخانکردنی پارە لۆ سوپا و لۆ چەک. پاشان لە 1977 هەتا ئێستاش هەر ڕووسیا، ئیمپراتۆریەتی ڕووسی بەهێزترینیانە لە چەک، بەڵام زیاتر لەوان وەکو ئەوی وایە دوو ئەوەندەی ئەوانی دی پارەی تەرخان بکە لۆ بەهێزکردنی سوپا. لێرە دەبینین هۆڵەنداش هاتیتە ناو ئەو دەوڵەتە بەهێزترینیان، و دەبینین دەوڵەتی عوسمانی لێرە تۆزێک بێهێز بووە و لە ناو ئەو دەوڵەتە بەهێزە نەمایە. لە جیاتی ئەو هۆڵەندا هاتیتە ناو لیستەکە. لە ساڵی 1970 ئەو جارەی فەڕەنسا زیاتر ئەو ساڵە خەرجی سوپای زیاترە لە دەوڵەتی ڕووسیا و لە دەوڵەتەکانی دیکە. ئەو جارەی دەوڵەتی عوسمانی هاتیتەوە ناو لیستەکە، بەڵام بەرازیل لێرە نەمایە.
2 ساڵ پاشی ئەو فەڕەنسا هێشتا بەهێزە. ئەو جارەی دەبینین دەوڵەتێک هاتیتە ناو لیستەکە کە ئەویش قاجار، دەوڵەتی قاجار لە ئیران، کە ئەو کاتی ئەوانیش 43 ملیۆن دۆلاریان تەرخان کردیە لۆ کڕینی چەک و بەهێزکردنی سوپا. ساڵی 1887 دەبینین کە ئیمپراتۆریەتی ئەڵمانی زیاترین پارەی تەرخان کردیە. ئەوجا فەڕەنسا، پاشان بەریتانیا، ئیمپراتۆریەتی ڕووسی بە پلەی چارەم دێ و پاشی ئەو ئیتالیا و هەنگاریە و نەمسا و لێرە دەبینین وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە خوارەیە و دەوڵەتی قاجار لە ئیران هێشتاش لە ناو ئەو بەهێزترین دەوڵەتە. ساڵی 1892 دیسان هەروەکو خۆیتی زۆر گۆڕان ڕووی نەدایە، بەڵکو ئەو جارەی دەوڵەتی قاجار کە هەبوو لێرە نەمایە لێرە لە جیاتی ئەو ژاپۆن یان یابان هاتیتە ناو لیستەکە. لە ساڵی 1896 دیسان ڕووسیا دەچیتەوە سەرەوە 181 ملیۆن دۆلار خەرجی چەک و سوپای ڕووسیای دەبی ئەو ساڵ. پاشان لە ساڵی 1900 دەبینین یەکێک لە دەوڵەتەکان کە ئەویش بریتانیایە زۆر پێشی ئەوانی دیکەتیتەوە لە خەرجکردنی پارە و بودجە، کە 576 ملیۆن دۆلارە. وەکو ئەوی وایە سێ ئەوەندەی دەوڵەتەکانی دیبی کە ئیمپراتۆریەتی ڕووسیایە و فەڕەنسا و ئیمپراتۆریەتی ئەڵمانی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لێرە دەوڵەتێک دێتە ناو لیستەکە کە ئەویش ناوی دەوڵەتی چینگ، کە چینی ئێستایە بەڵام ناوەکی دی هەبوو وەکو دەبینین لێرە، و ئاڵایەکی دی هەبوو. بێگومان ئاڵایەکان زۆر جار دەگۆڕدرێن لە ماوەی ئەو 150 ساڵە وەکو خۆیان نەمایتەوە، هەتا ناوی دەوڵەتەکانیش هەندێک جار گۆڕایە. بەڵام لێرە دەوڵەتی یابان هاتیاوە، وەکو دەبینین ئیسپانیا لە ناو لیستەکەی هاتیتە دەرێ. ساڵی 1904 ڕووسیا ئەو جارەی زیاتری خەرج کردیە 657 ملیۆن دۆلار و هۆڵەندا هاتیتە ناو لیستەکەی لە جیاتی دەوڵەتی عوسمانی. 1910 دەوڵەتی عوسمانی دێتەوە، تۆزێک بەهێز دەبیتەوە، چین لەگەڵا و یابان لەگەڵا، لێرە ئیسپانیا و هۆڵەندا ئەوانە کەمتر لەگەڵا، و ئەو دەوڵەتانش ڕووسیا و بەریتانیا و ئەڵمانیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و فەڕەنسا وەکو یەک خەرجیەکانیان لە یەک نزیکە. 1916 بەریتانیا لەسەری سەرەوەیە، ئەو جارەی خەرجیەکانان یەکجار زۆرە، لە ملیۆن بوویتە ملیار. وەکو دەبینین لێرە بەریتانیا 7 ملیار دۆلاری خەرجیە، و هەروەها ئەڵمانیا و فەڕەنسا و هەتا ڕووسیاش بە ملیارە، و نەمسا و هەنگاریە ئەوانیش 2 ملیار خەرجیەکەیانە. لێرە دەوڵەتەکانی دی وەکو دەبینین لێرە ئەمریکا بە ملیار نییە، بەڵکو خەرجیەکەی زۆر کەمترە لەوانی دی. یابان یان ژاپۆن و لێرەش وڵاتی چین ئاڵایەکەی گۆڕیە و ناوەکەشی گۆڕیە، بەڵام
ئیسپانیا هاتیتەوە ناو لیستەکە. 1970 ئەوە کاتی جەنگی یەکەمی جیهانی. لێرە ئەڵمانیا خەرجەکەی 8 ملیارە و بەریتانیا 7، فەڕەنسا 7، ئەو جارەی ئەمریکاش هاتە ناوێ، ئەویش 7 ملیار خەرجی لۆ سوپادابین کردیە. هەتا هەنگاریە و نەمساش 2 ملیارە، بەڵام ئەوانی دی هێشتا هەر لە ملیۆنە. لە 1990 پاشی جەنگی جیهانی یەکەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە جارێکی چوویتە سەرەوە و لە خوارێش 2 وڵات دێنە ناو مەیدانەکە، ئەوانیش یۆنان و مەکسیکە. لێرە ئەڵمانیا بێهێزترە لەوانی دیکە لە چاو ساڵانی دی، چونکە وەکو ئەوی وایە شەڕەکەی دۆڕاندبی. ساڵێک پاشیانجی ئەمریکا هێشتا بەهێزە، هێشتا خەرجیەکەی بە ملیارە و دەوڵەتەکانی دیش دیسان ئەوانیش هەر بەهێزن، رووسیا و بەریتانیا. لێرە وەکو دەبینین یابان یان ژاپۆن ئەویش دەیەوێ بێتە ناو وڵاتە زلهێزەکان، شان لە شانی فەڕەنسا و ئیتالیا دەدا لە ساڵی 1920. 1925 پاشی جەنگی جیهانی یەکەم یەکێتی سۆڤیەت دروست دەبی و زۆر گرنگی دەدا بە چەک و بە کڕێنی چەک و سوپا. 1 ملیار دۆلاری دابین کردیە. دەوڵەتەکانی دیکە کمیان کردیتەوە بودجەی خۆیان پاشی جەنگ و هیچیان ناگەنا 1 ملیار. دەوڵەتێکی دیکە دێتە ناو لیستەکە، ئەویش پۆڵەندایە. 1933 دەبینین کە یەکێتی سۆڤیەت زۆر لەوانی دیکە زیاتر بایەخ بە و لایەنە دەدا بە کڕێنی چەک و پڕچەککردنی کە 3 ملیار دۆلاری تەرخان کردیە، بەڵام دەوڵەتەکانی دیکە هێشتا ناگاتە 1 ملیاریش. لێرە پاشی ئەو ساڵی 1933 کە هیتلەر دێتە سەر حوکم، ئەوجا ناوی لێرە نووسرایە نازی ئەڵمانی، ئاڵایەکەیان دەگۆڕن و دروشمەکەیان دەگۆڕن. 1941 ئەڵمانیا لە هەمویان زیاتر بایەخ بە کڕێنی چەک دەدا، 34 ملیار دۆلاری تەرخان کردیە. پاشی ئەڵمانیای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەوجە بەریتانیا. لێرە دەبینین یەکێتی سۆڤیەت تۆزەک هەروەچی ساڵەکانی دیکەیە زۆری 2 ئەوەندەی زیاد کردیە بودجەکەی، لە توانایدا نەبووە، بەڵام دەوڵەتەکانی دی بە جارێکی زیادیان کردیە ئەو 2 دەوڵەتە. 2 دەوڵەتی نوێ دێتە ناو لیستەکە کە ئەویش کەنەدا و ئەوسترالیایە. 1942 دیسان لە هەمویان زیاتر ئەمریکا، ئەڵمانیا و بەریتانیا و یەکێتی سۆڤیەت و ژاپۆن و کەنەدا و ئوسترالیا و فەڕەنسا و ئەو وڵاتانە. 1945 کاتی جەنگی دووەمی جیهانی کە بەهێزترینیان ئەمریکایە و بەریتانیایە، لێرە یەکێتی سۆڤیەت و ئەڵمانیا زۆر بێهێز بووە، دەوڵەتەکان دیش دەیانەوێ لەگەڵ بن، بەڵام هیچیان ناگەنا ئەمریکا. پاشی جەنگی دووەمی جیهان یەکێتی سۆڤیەت
زۆر دیسان بایەخ دەداتەوە بە چەک و سوپا و هەروەها ئەمریکاش. وەکو دەبینین بودجەکەیان وەکو یەکە. دەوڵەتەکان دیش ئەو جارەی چینیش دێتە سەرەوەی دەوڵەتەکان و هەروەها پۆڵەنداش. ساڵی 1949 دوای جەنگی دووەمی جیهان یەکێتی سۆڤیەت و ئەمریکا زۆر پارەی تەرخان دەکەن، 15 ملیار دۆلار. دەوڵەتەکانی دیش چینیش لێرە ئەویش بە ملیار تەرخان دەکا و هەروەها پۆڵەنداش و چەند دەوڵەتی دیش دێنە ناو لیستەکە، ئەوانیش سلۆڤاکیا و یوگۆسلاڤیا. ئەڵمانیاش لێرە زۆر بێهێزە، هەر دیار نییە لە ناو لیستەکە. 1956 ئەمریکا، یەکێتی سۆڤیەت، چین و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا تۆزێک بەهێز دەبیتەوە دێتە ناو لیستەکە و دەوڵەتەکان دیش هەر لەگەڵن. لە ساڵی 60ەکان پێشبڕکێیە لە مابەینی ئەمریکا و یەکێتی سۆڤیەت و چینیش ئەوە هەر لەگەڵا سێەم بەهێزترین دەوڵەتە لە چەک و سەرباز. لە هەفتایەکان سۆڤیەت، یەکێتی سۆڤیەت ئەو جارەی بەهێزترە لە تەرخانکردنی بودجە 128 ملیار دۆلار، بەڵام ئەمریکا 92 ملیار دۆلار و چینیش هێشتا هەر سێەم دەوڵەتە هەر لەگەڵا. بەڵام لێرە دوو دەوڵەتی دی دێنە ناو لیستەکە، ئەوانیش سعودیە و ئیران، کە ئەوانیش بە ملیۆنان دۆلار تەرخان دەکەن و لە 10 بەهێزترین دەوڵەتن لە جیهان لە هەفتایەکان. لە هەشتایەکان سۆڤیەت هێشتا بەهێزە و ئەو بودجەی کە تەرخانی دەکا تۆزێک زۆرترە لە بودجەی ئەمریکا. لێرە سعودیە چارەمین بەهێزترین دەوڵەتە لە کڕینی و بایەخدان بە لەشکر و چەک، کە 25 ملیار دۆلار تەرخان دەکا. ئیرانیش هێشتا لەگەڵا، ئەویش 8 ملیار دۆلار لە هەشتایەکان. کۆتایی هەشتایەکان ئەمریکا و سۆڤیەت وەکو یەک تەرخان دەکەن و ئەو جارەی دەوڵەتێکی کە دێتە ناو لیستەکە ئەویش هیند، دەوڵەتی هیند یان هیندستان و دەوڵەتی سعودیە هێشتا لە ناو لیستەکەیە. لە نەوەدەکان بەجارێکی ئەمریکا پێشی سۆڤیەتی گرتیتەوە لە تەرخانکردنی پارە کە 323 ملیار دۆلار تەرخان دەکا. لە ساڵی 1991 ئیران و سعودیەش هێشتا ئەوانیش هەر لەگەڵن و ئیران 16 ملیار دۆلار و سعودیەش 16 ملیار دۆلار تەرخان دەکا. دەوڵەتێکی دیکە دێتە ناو، ئەویش کەنەدایە. ساڵی 1994 پاشی ئەوەی کە یەکێتی سۆڤیەت هەڵدەوەشێتەوە، ڕووسیای نابینین لە ناو ئەو لیستەی، بەڵکو ئەمریکا هێشتاش هەر بەهێزە و هێشتاش هەر بایەخ دەدا بە پڕچەککردنی 313 ملیار دۆلار تەرخان دەکا. ژاپۆنیش یەکەکە لە بەهێزترینیان 42 ملیار، فەڕەنسا و هەروەها ئەڵمانیاش 35 ملیار و بەریتانیا و ئیتالیا و
لێرە سعودیا 15 ملیار و کۆریا دێتە ناو لیستەکە. لە کۆتایی 1998 هێشتا هەر رووسیا نەهاتیتەوە ناو ئەو لیستەیە. ئەمریکا 291 ملیار دۆلار تەرخان دەکات. یەکێک لە دەوڵەتەکان کە دێتە ناو لیستەکە ئەویش بەرازیلە. لە ساڵی 2001 هێشتا هەر رووسیا بێهێزە و ئەمریکاش هەتا دێ هەر بەهێز دەبی 330 ملیار دۆلار. لێرە چین تۆزێک دەیەوێ بەهێزبی و 27 ملیار دۆلار تەرخان دەکا. سعودیەش هێشتا لە یاریەکەیە و لە مەیدانە. دەوڵەتە چیتکە دێ کە ئەویش هیندا یان هیندستانە و هەروە کۆریاش لە ناو مەیدانە. لە 2004 لێرە رووسیا تۆزێک بە سەبری دێتە ناو لیستەکە 20 ملیار دۆلار تەرخان دەکا، بەڵام ئەمریکا 481 ملیار دۆلار. لە ساڵی 2008 رووسیا 50 ملیار، بەڵام ئەمریکا 628 ملیار. و سعودیا هێشتا هەر لەگەڵا 37 ملیار و هیندیش 31 ملیار. 2015 لێرە رووسیا 71 ملیار تەرخان دەکا و چینیش 210 ملیار تەرخان دەکا و دەیەوێ بیسەلمێنی کە ئەویش دێتە ناو مەیدان و یەکەکە لە بەهێزترین دەوڵەتەکان پاشی ئەمریکای، چونکە لێرە رووسیا بەهێز نییە، بەڵکو سعودیا لەوی بەهێزترە لە کڕینی چەک لە ساڵی 2015. 2017 هێشتا ئەمریکا هەر بەهێزە، چینیش هەر لەگەڵا و سعودیەش هێشتا لەگەڵا. دەوڵەتەکان وەکو دەبینن هەمویان لەگەڵن. 2018 677 ملیار، چین 249 ملیار، سعودیا 73 ملیار، ئەو جارەی هیند 66 ملیار کە لە رووسیای یان شان لە شانی رووسیای دەدا لە پڕچەککردنی لەشکرەکەی. ئێستا ئەگەر تەمەشای تەنیا ساڵی پار بکەین 2021 بزانین ئەو دەوڵەتە کامەیە کە پارەکی زۆریان تەرخان کردیە. بە پلەی دەیەم فەڕەنسا دێ 47 ملیار دۆلار، بە پلەی نوێیەم کۆریای باشوور 48 ملیار، پاشان ژاپۆن 52 ملیار، سعودیا 57 ملیار، ئەوجا ئەڵمانیا 57 ملیار فاریزە 4 و بەریتانیا 59 ملیار، رووسیا 61 ملیار و هیند 73 ملیار. بە پلەی دووەم وڵاتی چین 252 ملیار دۆلار و بە پلەی یەکەم وەکو هەمیشە ئەو ساڵانەی ڕابردوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە 778 ملیار دۆلاریان تەرخان کردی.